بە بەمەستی دابینکردنی ئۆکسسیژین و خۆتان ئەزانن لیستە هاین لە نەخۆشی کۆرۆنا توانیمان بە یارمەتی ڕێکخراوی IOM و مامۆستا هێرش و کاکسۆران مدیر بەلەدەیەک خانەقین با بڵێن ئەم معاملە دابین بکەین. خۆتان ئەزانن ئیستە ئێمە زۆر پێوەستیمان هەیە بۆ ئۆکسسیژین لەم وەرزی کۆرۆنا. ئۆکسسیژین خۆتان ئەزان حتا بگێتە خانەقین وەختێکی گەرە کاتێکی زۆری گەرەکە خۆتان ئەزانن ئێمە دوورین لە باخوبەوە فەم بەڕاستی ئەم معاملە زۆر بۆمان باش بوو. ئەم معاملە ڕۆژانە چل قنینەی ئەو چل بوتڵ ئۆکسسیژین بۆمان دابینەکە. ئیستە ئێمە خۆتان ئەزانن ماوەی هەفتەیەکە ئیشمان پێ کردووە ڕۆژانە 20 بوتڵمان ئەداتێ. مەزدەری ئەم ئۆکسسیژینە لە چیۆ تێ لە کۆمپرسەرێکی هەوایە. ئەو کۆمپرسەری هەوا چەند مەرحەلەیەک عەبرەکە هەتاکو ئۆکسسیژینێکمان ئەداتێ نەقاوەی ئۆکسسیژینەکە 85%. ئێمە زۆر مەمنونی ئەو ڕێکخراوین و مەمنونی برادرانی عزیزانی ئەوانەی دڵسۆزەکانی خانەقینین بۆ دابینکردنی ئەم معاملە.